بینەرانی عزیزم کاتم کاتێکتان باش خۆشحاڵین لە بەرنامەی مێزی هەڵبژاردن لەگەڵتانە بین بۆ پرساندنی بابەتی دواکەوتنی بانگەشەی هەڵبژاردن و کاریگەریەکانی لەسەر سایکۆلۆژیای سیاسی کاندید و تەنانەت قەوارە و دەنگدەریش و پرساندنی بابەتی هەڵبژاردن بەگشتی و قسەکردن لەسەر ئاگایی سیاسی تاکی کورد بە خۆشحاڵیەوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک ئاسۆ عەبدولەتیف چاودێری سیاسی و کاک هاوڕێ تۆفیق شارەزا لە بواری هەڵبژاردن. کاک هاوڕێ بەخێر بێی سەرەتا دێمە خزمەتی جەنابتان باس لەوەکەین کە درەنگکەوتنی وادەی بانگەشەی هەڵبژاردن بە تێڕوانینی بەڕێزتان ئایا نەبوو بەمای قەلەقی لای دەنگدار و ئایا چی کاریگەریەکی دروست کردووە لەسەر سایکۆلۆژیای سیاسی تەنانەت کاندید و قەوارەکانیش؟ بێگومان ماوەی بانگێشەی هەڵبژاردن دوانەکەوتوە بە هیچ جۆرێک لەبەرەوەی ئەو ماوەی کە ماوە بە پێچەوانەوە ماوەیەکی زۆر دوور درێژ ماوە. مەبەستمان بە بەراورد بە لە هەڵبژاردنەکانی تریشایانی تقریبن بۆ هەر بۆ بیرخستنەوەی ئێوە هیچ وەختێک نەبووە بانگەشەی هەڵبژاردن دوو مانگ بێ و ئەوانە بێ و جاری وا هەبووە چ ڕۆژ بۆ هێشتاکەش ئەو وەختە هەر ماوە بۆ وادەی ڕۆژی دەنگانەکە لەبەرەوە بە بۆچوونی من دوانەکەوتووە بەڵکو پەیوەندی هەیە بەوەی کە هەندێک خەڵک بۆ خۆیان لە ناو سۆشیال میدیا هەڵبژارد بانگەشەی پێشوەختیان دەست پێ کردووە لەبەرەوە ڕەنگە خەڵک والێکی باتەوە بڵێ ئێمە لە فەیسبوک بە شێوەیەکی نافەرمی کامپینی هەڵبژاردن نبینین بەڵام بە شێوەیەکی فەرمی ڕانەگەێنراوە ژینە نانەخێر دوانەکەوتووە. بەڵێ مامۆستاسۆ لە بە تێڕوانینی بەڕێستانەمەی کە لە ئەمڕۆیا بینین کاندیدەکان هەندێکیان بانخوازن هەندێکیان خێرخوازن و هەتا دوایی بە تێڕوانینی بەڕێستان لە ڕووی فکری سیاسیەوە تا چەند گونجاویانی ئەم کاندیدانە ئایا لە ڕووی فکری سیاسیەوە ئەو میکانیزمانەیان هەیە کە کاندید بن ئایا بەڕاستی ئەمانە ئیشی کاندید و پەرلەمانتارە بن؟ سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێراتنی برای بەڕێزم مامۆستا هاوڕێیەکەم. لە ڕاستیە خۆی یەکێک لە ئیشکالیەتەکانی فەزای دیموکراسی ئەوەیە فەزایەکی ئازادی خوازانەیە و فەراهم کراوە بۆ هەموو تاکێک بەبێ جیاوازی فیکر و بیر و بۆچوون و ئایدیا و ئاین و مەزاهیب بتوانێت خۆی کاندید کە لەسەر هەر لیست و قەوارەیەکی سیاسی و ئایدۆلۆژی بێ لە هەر وڵاتێکە. بەڵام بەپێی یاساکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و ئەو یاسایانەی کە لە دەستورە تیۆریزە کراوە و بە پشتدەستن بە یاساکانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە لە ساڵی 1992 بۆ یەکەم جار ئەم یاسایە دەرچووە کە یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و لە ساڵی 2013 پێم وابێت هەموار کراوەتەوە ڕوونکاری تایە کە ئەبێ کاندید دەست و داوێن پاک بێ و بالغ بێ و سەرەی 18 ساڵی تێپەڕاند بێ تۆمەتبار و تاوانبار نەکرابێ بە هیچ جۆرێک لە جورم و لە ئەو تاوانانەی کە ئەنجامەدرێ بەرامبەر بە کۆمەڵگا وەکو قەتل وەکو داوێن پیسی ئەمانە هەن بۆ پەروەندە و بۆ با بڵێن لائحەی ئەو کەسەی کە خۆی کاندیدەکە. بەڵێ کاندیداکان یا با بڵێن بەرپژێرەکان لە تەواوی لیست و قەوارەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا فرەڕاندە و کۆمەڵێک دەموچاو و فیگەری جیاوازی لە خۆگرتووە بەڕاستی هەندێک کاندید خۆیان مڕەشەح کردووە یا خۆیان بەرپژێر کردو بۆ لیست و قەوارەکان بەڕاستی لە ئاستی پێویستانین. هی ئەم سەردەمەیە کە سەردەمی پۆپۆلیزم و سەردەمی پوچگەراییە کە شەرمەکەی ئێمە پەرلەمانێکمانە بێ لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک فیگەر کە نە یاسایە ناسن نە دەستور ناسن نە ئەتوانن لە پەرلەمانی ئایندەی کوردستانە مشەڕع بن چونکە هەرێمی کوردستان لە ڕاستیە پێویستی بە پەرلەمانێکە کە کاراکتەرەکانی فیگەرەکانی چاودێر بن بەسەر تەواوی دەسەڵاتە تەشریعی و حکومڕانەکانی هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئەم کاندیدانە ئێستا کاندیدی بازاڕی. ئەو کاندیدانی کە بەڕێزت باست کرد لە کۆتایی ئەگەر بچنە پەرلەمان نیشانەی پرسیار لەسەر ئاستی ئاگایی سیاسی دەنگدەر لە هەرێمی کوردستانە دانانرێ یعنی خۆ لە کۆتایی یا
کاندیداکە مامۆستا هاوڕێ با کاندیداکە بە قوتیش نەبێ ئەگەر دەنگ دەردەنگی پێنەجا و نەی خاتە پەرلەمان با هەر خۆی کاندیدکە با خۆی بەربژێر. من وتم یەکێک لە ئیشکالیەتەکانی دیموکراسی ئەوەیە کە هەموو کەسێک وەک یەک بە یەک پێوەرسەیرەکە دوجار دەنگی پرۆفیسۆرێکی زانکۆ و دەنگی بەڕێزێکی کارگوزاری ژینگە پارێز هەر یەک دەنگە لە پێوەرەکانی دیموکراسیە. ئەمە و ئیشکالێتەیە کە دەیان فەیلسوفی گەورەی ڕۆژئاوایی کە تا ئێستا ینی ئەتوانم بڵێم گفتوگۆ و ئارگۆمنتی جددی لەبارەوە ئەکەن بۆ ئەوی بزان ئەمە چۆن کۆتایی پێهێنرێ ینی ناکرێت لە دیموکراسیەدا ئەمە هەبێ بەڵام لە هەرێمی کوردستانیشە کەوتۆتە سەر ئەو پێوە و دیسپلینانی کە حیزبەکان خستویانەتە ڕوو بەڕاستی پێشبڕکەیەکی ناتەندروست و ناشەریفەیە لە بانگەشەکانی هەڵبژاردن و لە پێدانی کاندیداکان بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە ئەمە ئەو دۆخەیە کە بارگرانی دروست کردووە لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ دەنگدەر کە دەنگدەری کوردی بایکۆتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکە ڕێژەکە لە 2010ەوە بۆ 21 بەڕاستی بەرەو ئەوە ئەڕوا کە خەڵک بایکۆتی هەڵبژاردنەکان بکە لەبەرەوە کاندیداکان لە ئاستی پێویستانین تۆ لەبری ئەوەی کە کاندیدێک بخەیتە پەرلەمان دەستگایەکی یاسادانەرە دەستگایەک نییە بۆ عەرز و نمایش و سەما و کۆکردنەوەی دەنگ بۆ حیزب بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئێمە بواری ململانەکانمان تەسک کردوتەوە لە هەڵبژاردنەکانە لە ئێستادا نازانین کێ دەسەڵاتدارە کێ ئۆپۆزیسیۆن کێ دروستکەرە کێ ڕوخێنەرە کاگاس و دوایی لەسەر و بابەتەش باشە کاگاوڕە من لە قسەیەکی کاگاسۆکەم بە پرسیار وای بەستمەوە بە بڕگەیەکی علومی زانستی سیاسەوە کە ئەڵێ لە هەر شوێنێک ئاستی هۆشیاری سیاسی زیاد بێ بەشداریکردن لە هەڵبژاردنە ڕێژەکە زیاترە بێ من ئەمێ بڵێم ئەو بڕگەیە تا چەند ڕاستە و ئەگەر لە هەرێمی کوردستانە بەشداریکردن لە هەڵبژاردنە ئاستێکی نزم بوو بێ قسەکەی مامۆستا ئاسوویە کە کاندیدەکان وەکو پێویست نەبوون یاخۆد و ئاستی هۆشیاری سیاسی لە هەرێمی کوردستانە نزم بووە. مەسلەی بەشداریکردنی خەڵک مەسلەیەکی جیاوازە ناتوانانی بۆ پێوەرە ئاوا بەڕەهایی ئەو بیر و بۆچوونەشکەوە لە زانستی کلاسیکی سیاسیا هەبووە ئەگەر خەڵک زۆر چوو یعنی وشیاری سیاسیە ئەوەش ئێستاوان نییە بە بەڵگەیەوەی کە لە زۆر وڵاتی پێشکەوتی دنیا کە دموکراسیەکی دێرین و قوڵیشان هەیە خەڵک کەم بەشداریەکە لە ئەڵمانیا لە فەڕەنسا بۆ بە پێچەوانەوە لەو دیموکراسیە قوڵ و دێرینانەیە کەمی بەشداری خەڵک نیشانەیەشی باشە نیشانەیەشی ئاساییە بۆچی لەوێ کە خەڵک کەم بەشداریەکە ئەوەنە دڵنیان لە داهاتووی سیاسی خۆیان دەوڵەت ئەوەنە دامەزراوەیە گۆڕینی پەرلەمان و حکوومەتەکە گۆڕانکاریەکی لاوەچیە دەستکاری کۆی سیستەمەکە ناکات سیستەمەکە ئەوەنە چۆتە ناو قوڵاییەوە ئەوەنە پایەکانی داکوتراون بە بەهێزی بۆیە خەڵک پێی وایە بچێت و نەچێشتێکی ئەو تۆ ناگۆڕێەوە ڕاستیشە بەڵام بەنیسبەت کوردستان و ئەم وڵاتانی ترەوە کە دموکراتێتیشی تازەیە ئەزمموی نییە میراتێکی زۆری هەیە لە دیکتاتۆریەت و تا ڕادیشی زۆر حیزبەکانیش حزبی دموکراسی خوازنین چونکە تۆ باسی هەڵبژاردنەکەی هەڵبژاردنە هەر خەڵک نییە حیزبە ینی کاندیدی سربەخۆ لە کوردستانە هەر دەرنەچووە ئەگە دەرچوو بێدانەیە یا دوان حتا لە ئەوروپاش کاندیدی سربەخۆ تاکە کەسی زۆر کەم دەرەچێت کۆنتڕۆڵی تەواوی جونگل ینی ئەمە شتێش ئەمە ڕاستیەکە بۆیە شەشە سەرێژەکە گەڕێتەوە بۆ دووهۆ هۆی یەکەم خەڵک پێی وایە ئەوەی کە لە پەرلەمانە بۆ بە بزنس پەرلەمان وەکو وەزیفەیەکی شەرەف گۆڕاوە بۆ وەزیفەی بزنس هەر بۆیە ئەوەی کە خۆشی کاندیدەکە گوێ نایە بەوەی کە بۆ ئیشە ئەگونجەیان نا بەڵکو وەکو دەرفەتێکی کار وەکو فرسەتێکی خۆ دەوڕەمەندکردن سەیری ئەکا کێبڕکەیەتی چۆم چێتە پەرلەمان و معاشیشی قەڵەو وەربگرێ و جوازی دیبلۆماسی و پاسەوان و ئۆتۆمۆبیل و پاشانیش بە پلەی وەزیر خانەنشینەبی لە بەرەوەی 4 ساڵ ئەندامی پەرلەمان بوو یعنی بەڕاستی وەکو لۆتەریە گوایە بۆیە بە خەڵکی باش و خراپ خۆی خاتە ناوی لە ناحیزبەکانیش خەڵکەمی سەری گرت و هەرچۆنە بێ بگا بە پەرلەمان یعنی بزەبێت پرۆسەی نوێنەرایەتیکردن لە کوردستان و عێراقا بۆ بە چانسێکی بزنس نەک چانسێکی نیشتیمانی ئەمە یەک دوو حیزبەکان بە شێوەیەشی گشتی ئەڵێن بەڕەهایی ناڵێم لە کەفاعەت دەترسن وای لێ هاتووە کە کەفاعەت ناشێتە حیزبەوە تۆ ئێستا بڕۆ تێبینی بکە ئەوانەی کە کەفاعەتیان هەیە زمانە زانن شەهادەیان هەیە خەڵکی لێوەشاون
یا چنە دەرەوەی وڵات یا بێ ئیشن یا لە دەرەوەی کەرتی حزبی حکومی ئیشەکان بزنسێکی بچکۆلە لە بواری ئەکادمیا لە سنتەریشی توێژینەوەیان یا مێسا گەبگەڕین گەوهرێک لە خەڵکی لێوەشاوە دۆزینەوە. من باوەڕم بۆ قسەیەنیە کاڵێ ئەم کاندیدانە بەقەدەر باڵای کۆمەلگای کوردین ڕاستە کۆمەلگاکەی ئێمە زۆر پێشکەوتو نییە، بەڵام من زۆر دڵنیام نەک سەد هەزار ڕۆڵەی کچ و ژنمانتیایە کە شایانی ئەوەن ئەندامی پەرلەمانی کوردستان من نمونەیەکیش بۆێنمەوە بۆی مافی هاوڕێ بەڕێزەکەم نەخۆم. ئێمە ئێستا ئەبێ بەرەو پێشەوە بڕۆین نابێ بینەوە بۆ دووەوە. باشە پەرلەمانی ساڵی 91 ئەندامەکانی ڕیز بکە بەراوردی کە بە ئێستا هەمومان کۆچین لەسەرەوەی وەڵا ئەوانی پێشوو زۆر دەقات تێگەیشتوتر و گەشە کردوتر و لێوەشاوەتر بوون. باشە خۆ ئێستا زانکۆ چەند زانکۆ هەیە و کاتە زانکۆ هەر نەبوو، یەک سەلاحەدین بۆ ئەی ژوێران کرابوو. ئەو هەموو زانکۆ خوێندن و تەکنۆلۆژیا و پێشکەوتنە هەیە یعنی چی؟ کەواتە کێشەکە ژەڕینەوە بۆ دووە. یەکەمیان بەگشتیەکەی حیزبەکان حەز ناکەن کەفاەتیشی وا بڕوا بۆ ناو پەرلەمان لەبەرەوەی لەناو حیزبەکانە ئەترسن ئەستێری سیاسی تازە پیا بێ. ئەمە یەک. دوو، خەڵکی کەفاءە لە نێوان وجدانی کەفاءەتەکەی خۆی وجدانی حیزبیە وجدانی کەفاءەت و نیشتیمانەکەی هەڵەبژێرێ. یعنی تا ئەو شوێنە پابەندە بێ بە پرەنسیپی حیزبیەوە کە سنووری بەرژەوەندی نیشتیمانی تێنەپەڕێنێ. بە کوردیەکەی نابێ بە کۆیلەی حیزبەکەی خۆی چکە ئەهلی کەفاءەتە وجدانی میهەنی ڕاست ڕەشێنێ لە وێزگەیەکا کە شتێ دێتە پێشەوە وجدانی میهەنیەکەی بە ئاگایە هێنێتەوە. یان نمونە بۆێنمەوە دکتۆرێکی بە وجدانە ئەزمونێکی گەورەی هەیە لە پزیشکیە ئەندامی لیژنەی تەندروستیە ئێگەسێ بەیانی قانونی بودجە بێتە پێشەوە سێکا بڕگەیشی تیانە بۆ بودجەی نەخۆشی سەرەتان بۆ نمونە ڕەنگە وجدانی میهەنیەکەی وەکو دکتۆرێ حەز بە شەرمەزاری بکە خۆی بڵێ من لە پەرلەمانە کشێمەوە. ئەگە حیزبەکەشی پێ بڵێ من دەنگ بۆ قانونە نایم چکە وجدانی میهنەکەم ڕێگەم پێ نایە. لەبەرەوە ئەوان بەعام ئەڵێم حیزبەکان بەعام خەڵکانیشانەوێ هەمیان ینی با بەگشتی قساکەین تا ڕادێیشی زۆر بەڕایش نایڵێم تا ڕادێ خەڵکانیشانەوێت کە بچێتە پەرلەمان بە تەلەفۆن ئاگادارەکرێنەوە ئەمڕۆ چنە دانیشتنەکە بەچنە دانیشتنەکە دەنگ بۆ قانونە بن دەنگ بۆ قانونەمێن تێگەیشتنیشی گشتی هەیە کە دامەزراوی پەرلەمان دامەزراوەیشی زعیف بێ. هەر بوویش حیزبەکان ئەوەنەی باشیان هەیە بەوەی چۆن دەنگ بێنن باشیان نییە بەوەی نەوعەتەکەی چی بێ. ئەمە ئەو هۆیەکی تریش با قسەیەک لە خاتری حیزبەکانیش بکەین. جاری وایە حیزبەکانیش وەڵامێن وڵێن ئێمە چی بکەین. جاری وایە کەسایەتیە کە تۆ بەدڵیشن نییە بەڵام ناسراوە دەنگ زۆرتر هێنێ لە پرۆفیسۆرێک وکو ئەو پرسیاری جەنابە کردی. ئێمەش حیزبین پێویستمان بە دەنگە ئەگەر بچین خەڵکی کەفاءەت ڕیز بکەین دەنگ نێنن قوڕەکرێ بەسەر حیزبەکەش دیاچێ. لەبەرەوە لە بینی ئەوەی کورسی بێنین یا کورسی نهێنین ئەمە ئەماچمان بەدەستێنانی کورسیە. بۆیە خەڵکەکە کە دەنگ بە خەڵکی کەفاءەت نایە بەڵام ئەمە پەیوەندی بە یەکەوە هەیە. هۆیەکەش ئەوەیە لە کوردستانە ئێمە لە 92 هەتا ئێستا هەم لە عێراق سەقافەتی بەرنامی هەڵبژاردنمان نییە. ئەوەی هەیە شعارە بەرنامی سیاسیە قسەی گشتیە قسەی بریق و باقە هەمی ئەڵێ دیموکراسی خزمەتکردنی خەڵک ژێڕانەوەی پاشەکەوتی موچە ئەمە قسەی گشتین. بەرنامی هەڵبژاردن ئەبێ شتێک بێ ڕوون بێ دیاریکرااو بێ پێوانەکردن بێ. یەک نمونەیەنمەوە قسە بە کۆتایی بە قسەکانم ێنم. بۆ نمونە من تەمان شتێکم ئامادە کردووەکو تەنزوایە لەم کاتی ناوەڕاستی بانگەسەی هەڵبژاردنەکە بڵاوێکمەوە بە ناوی بەرنامی دەنگدەر. خۆی ئەسڵ ئەوەیە بە حیزب بەرنامەی هەبێ دەنگدەر بەرنامی لەکوێ بوو دەنگدەرەچێ بەرنامە هەڵەبژێرێ. بەس وەکو تەنزێک بەرنمەیەکم نووسیوە بڵاوێکەم و شش خۆی کە بە خاوەنی بەرنمەکە مبارەکی بێ. یەکێک لە مادەکانی بەرنمەکە من پێڵێم طبعاً وتم من دەنگدەرم من کاندید نیم لە هیچ شوێنێ. بەرنامەی من قانونی کرێکاران هەیە قانونی عمال هەیە بە عەرەبی لە سەردەمی سەدام حوسێنە مەجلیسی قیادەی سەورە قانونەکەی گۆڕیوە هەرچی کرێکاری عێراق و کوردستانە بۆ بە فەرمانبەر. کرێکار چی ئەگرێتەوە؟ وەستای گەچ کاشی دارتاش ئاسنگەر دیوار و ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە بەشێکی زۆر لەوانی دەرچووی زانکۆ ئەوانەشن ڕویان کردوتە ئەم پیشانە بۆ بە وەستای کاشی بۆ بە وەستای ئاو بۆ بە ئاسنگەر یعنی ئێستا ئەگەر ڕێژەی کرێکار خەڵک وازانێ کرێکار بەس کرێکاری بیناسازیە نابێگومان کارەباچیەکیش و ئاسنگەرێکیش و دارتاشیشە کرێکارە کارمەندانی کۆمپانی ئەهلیەکان و کەرتی تایبەتی شەر کرێکارن. ئەم قانونی کرێکارە چم لە پەرلەمانی کوردستان جارێکی کە ئەیژێ قانونێکی تازەی کرێکار دەرەکەم و بە قانون سندوقێک دروستەکەم بە ناوی سندوقی پشتیوانی دارایی کرێکار.
تاکسی لە سەتایەگە خەمە سەر هەموو پرۆژەیەکی نیشتەجێبوون و هەموو شەریکەیەکی مقاولات ئەو لە سەتایەکی تاکسەت ئەخەمە ناو سنووقەکەەوە تۆ شوقەیەکە فرۆشتۆ بە $100,000 بە دەفتەر و بەرهێنەرێکی لەم دەفتەرە با بڵین خۆی 5 قازانجە ئەوان فرتوفیاڵێکی تیاکەن دوی قازانجە بە فرتوفیاڵەکەشی هەڕازیەبی دەبێنە لەم دووە لە پارەیەکی لێسەنیخی ناو سنووقەوە ئەو پارەی لە سنووقەکە کۆبێتەوە خۆ هەموو کرێکار بەیەکەوە نامرێ کرێکارێک بەرە بێتەوە یەکێ دەسی ئەپەڕێیەکێ پەنجەیە پەڕێ سنووقێکەیە ئەم سنووقە پێویستی بەوە نیە کە سوال و سەدەقەی پێ بڵێ ئەیدرێتە نەقابەکەی خۆی نەقابەکەی خۆی ئەچێ پارەکە یاتێ ئەگەر جانی لە دەستدا $100,000 دەرێ بە مناڵەکەی و هەتا 10 ساڵ من حەیە دێنێ سنووقێکمانەیە پاریتیا کۆکراوەتەوە تاکس ماوەرگرتووە لە پرۆژەکانی وەبەرهێنان خصومانەتۆ پرۆژەی وەبەرهێنان شێ دروستیەکە هەمی کرێکار و ئەو خەڵکە قوڕبەسەرە دروستیەکەن ئەمە بەرنامەی هەڵبژاردنە بەڵام بەرنامەی هەڵبژاردن کەس ئەمیتیانی هەر قسەی عامە قسەی محەدەد نییە زانی کاگاوڕە باسی ومان کرد کە ئاستی ئاگایی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەر بەو پێوەرە بێت کە من ئاماژەم پێکردم دیارە لە علومی سیاسی کلاسیکیا شتێکی وا هەبوو باشە من بۆ نمونە بەڕێستان پرۆفیسۆرێکن یا دکتۆرێکی شارەزا و مێهنینیا ئەلیف بە شێوازەکە با بە شێوازێکە لە کۆتاییە دەنگدەر بڕیارەیە کێ بچێتە پەرلەمان یعنی ئەمن دیسان وچمە سەر و خاڵە یعنی گلەیەکە ناچێتە سەر دەنگ دەرکە دەنگ بە کەسێکی ترەیە کە ئاگای لە یاسانیە ئاگاوەکو کاگاوڕە فەرمووی ئاگای لەوە نیە کە ئەم کۆمەڵە پرۆژە یاسایە لە سوودی نەخۆشخانەکانە کۆمەڵک پرۆژێکە لە سوودی قوتابخانەکانە ئاگای لەمانە نییە لە کۆتاییە دەنگدەر نییە احتیفاز بە دەنگەکەی خۆیەوە کەسانی کە خاتە پەرلەمان خۆی ئەزانی ئەوەی برای بەڕێزم کاک هاوڕێوتی ڕاستە ئەوە سەرنجی منی ڕاکێشا بۆ ئەوەی کە من ماوەی مانگێکە دیراسەی تەواوی لایحە و ئەجەندای قائیمە و پرۆژە و قەوارەکانەکەم ینی بەڕاستی پرۆژێکی عەقلانی نەبینی بۆ بەدیلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تەنانەت ئەو حیزبانەی کە زۆر ئۆپۆزسیۆنن بە لیستە تازەکانی بەڵێ ینی تۆ سێری مەسەرەن ئەو تیزەرانە بکە کە دروشمەکانی بانگە شێڵ بژاردن کە هەری حیزبێک بۆ خۆی داناوە یعنی زۆری نەیان نەتوانم بڵێم ڕەتفیعلە کاکە بە تووڕێیەوە هاتوو ئەم تیزەرەی داناوە ئەم دروشمەی داناوە کاکە یعنی تەواوی دروشمەکان هەڵگری کۆمەڵێک ڕق و تووڕەبوون و پۆپۆلیزمی شاریعن یعنی هی ئەوە نییە کورد دەوڵەتی نەبێ هی ئەوەیە 100 ساڵ بێ کورد دەوڵەتی نا کاکە ئێمە دەوڵەتمان نییە مؤسسەمان نییە دەستورمان نییە حکومڕانیمان نییە ئێمە باس تەنانەت ئێمە لە هەرێمی کوردستانە باز لە هەرێمەیەکەین ئێمە نازانین هەرێمەکەمان هەرێمێکی پەرلەمانیە یا سەرۆکایەتیە یا فرەییە تەنانەت ئەو پەرلەمانە بۆچی ئەم ئیشکالێتانە دروستە بێ لەبەرەوە پەرلەمانەکە خۆی پەرلەمان شوێنی سیراع و ململانەی و ئایدۆلۆژیای حیزبە دەسەڵاتدارەکان و ئۆپۆزسیۆنەکانە و ئەو حکوومەتانەشی کە بەرمەبنای ئەم پەرلەمانە دروستە بێ ئەبینی پەرلەمانەکە حکوومەتەکە ناسنامەکەی دیار نییە مەسەرەن ئەم حکوومەتە بۆ وایە مەسەرەن حکوومەتی بنکە فراوان خراپترین حکوومەت لە تەریخا لە مێژووی بەشەریەتە حکوومەتی بنکە فراوانە کاکە هەر نەماوە حکوومەتی بنکە فراوان حکوومەت دەبێت زۆری نەبێت 50 زائیدیە کێ براوە بوو ئەوە حکوومەت تەشکیلکە کاکە ئێسا تۆ ئەبینی حکوومەتی بنکە فراوان حکوومەتی محاسساتی حیزبیە حکوومەتی سەردەمی فیودالیزم و دەرەبەگایەتیە کە بەشی تۆ ئەمەنەیە بەشی تۆش ئەمەنەیە لەبەرەوە تۆ ئەمەنە ئەرزی پێشکەش بە ئەم ئاغایە کردو ئەمەنە حیسەت هەیە لەم بەرەو بووما کاکە ئەم مۆدێلە بەسەر چوو لەبەرەوە قسەکەی جەنابەت تەواوە دەنگدەر نازانێت دەنگ بەکێ بە تۆ لەبەردەم یەک خیارای یعنی ئەحزابی کوردی گەورەترین غەدر و خیانەتیش بکەن خەڵکێکەیە دەنگی سابت هەیە دەنگ بە کاندیدەکەی خۆی ئەیە بۆ لەبەرەوە کە پرۆژەیەک نییە مەطرحێک نییە بۆ گۆڕانکاری لەم وڵاتە بۆیە یعنی هەندێک کاندیدەیە نەک یاسادانەر نییە ئەڵێ من ئەچم یاساکانی ئەم وڵاتە تێکەیەم ئەمە زۆر کارە ساتە تۆ بەم عەقڵیەت و بەم مێنتاڵێتیە بڕۆیتە پەرلەمان بڕۆیتە پەرلەمانێکی هەرێمی کوردستان کە پەرلەمانی 182,000 ئەنفال و 5,000 کیمیاباران و
ئەوەندە هزار گوندی وێرانکرا و خاپورکراوبی بەدەست دەوڵەتە داگیرکراوەکانی عێراق و دەوڵەتە دژمنەکانی دەوروبەری هەرێمی کوردستان لەبەرەوە تۆ ئەبێ جارێ هەرێمی کوردستان ئەبێ یاسایە دەرکا ئەم جارە یاسای کۆتایی بەو مۆدێلە بێنێ لە حکومڕانی ئەو مۆدێلە مۆدێلێکی فیودالیزمە مۆدێلی دەرەبەگایەتیە حکوومەت کێ سەرکەوتووە لە هەڵبژاردنا تا یەکەم و دووەم من باسم کردووە لە وتارێکە کاکە سێم و چوارەم و پێنجەم تا دەیەم ئەمە پێشبڕکێی ئەسپەکانە ئەمە پێشبڕکێی هەڵبژاردن نییە لە هیچ وڵاتێکە ئۆپۆزیسیۆن لە دووەم و سێم و چوارەمە خۆی بە براوە نازانێ ئێمە حیزبمانەیە ئەڵێ یەک کورسی بێنم براوم کاک هاوڕێ ئەڵێ دوو کورسی بێنم براوم بۆ ئەمە دلیلی ئەوەیە ئەوەی کاگاوڕێ وتی تۆ بۆ عەقلیەت و مێنتاڵیتی ئەچیتە پەرلەمان بۆ ئەوەی ئیمتیاز بچنیتەوە لە پەرلەمان کاگاستۆ زۆر جار بینیومان لە کاتی تەنانەت بەتایبەت بانگەشەیە زۆر جار قەوارەکان یا کاندیدەکان لەسەر یەکترشکان بانگەشیان کردووە ئەمە نەک لە ڕووی ئەخلاقیاتی هەڵبژاردنەوە توانم لە ڕەنگە دروست نەبێ لە ڕووی فکری سیاسیشەوە دروست نییە مەبەستمە ئەوە بڵێم پێت وایە دەنگدەری کورد ئاستی ئەوەندە نزم بێ ئێستاش تا ئێستاش بە شێوازە خێڵەکی و تا ئێستاش بەو شێوازە ڕۆتینیانە دەنگ باکە لاەنە بەتایبەت لاەنە ئۆپۆزیسیۆنەکانیانەوێ ئەزانی دەنگدەری کوردی ئێمە سێ جۆر دەنگدەرمانەیە دەنگدەرێکمانەیە کە ئەتوانم خۆی با من یەکشت بڵێم چۆن دەنگدان مافە دەنگ نەدانیش مافە کاگاوڕێوتی یعنی ئەمە مەسەلەی بایکۆت و شتیوانیە نەچوون بۆ دەنگدانیش تۆ ئەگەر سیستمە هەبێ حەزارەتی هەڵبژاردنە هەبێ یعنی بنەما و پایەگاکانی دەوڵەتی هەبێ پێویست ناکە بترسیلەوەی کە ڕێژەی دەنگدان 20 بێ 30 بێ 40 بێ 50 بێ لە دەوڵەت یعنی دەوڵەتی شۆک و ئەڵمانیا کاکە آخر هەڵبژاردنیان لە سەدا 30 خەڵک چۆ بۆ دەنگدان کاکە کە 16 دەوڵەتی گەورەیە لەناو یەک دەستورە 16 ویلایەتە لە ئەڵمانیا بۆیە لە هەرێمی کوردستانە ئەگەر لە سەدا 30 بڕوا بۆ دەنگدان ئێمە ئەگەر سیستممانە بێ پایی دەوڵەتداریمانە بێ یاسا و دەستورمانە بێ نابێت لەوە بترسین بەڵام خەڵک ئێستا دەنگکڕین هەیە کاکە لە هەرێمی کوردستانە جاران مەسەلەن دەمانچە دەنگێکی کڕی لاپتۆپ دەنگێکی کڕی ئەرز دەنگێکی ئێستا کاکە بە ملیۆنان دۆلار حیزبە دەسەڵاتدارەکان و خەڵکی تریش کاکە قائیمەی گروپی کۆمپانیەکانەیە لە هەرێمی کوردستانە کە ئەمانە بە ئاشکرا دەنگی خەڵکە کڕن خەڵکیش بیرێ نەچێت خەڵک چەند مانگێکە موچەی وەرنەگرتووە محتاجی 1 دینارە کاکە من چەند خەڵکم بینیوە کاکە ئەڵێ کاکە من دەنگەی خۆم ئەفرۆشم لەبەرەوە خەڵک بەرمەبنای پرۆژە و عەقلانیەت و پلان و مەسەلەن بەرنامەی ئەحزاب دەنگ نایە بەرمەبنای ئەوە دەنگەیە کاکە چێ بەرژەوەندی ئەخاتە بەردەمی چێ دەنگەکەی لێ ئەکڕێ چێ پێشتر دای مەزرانوە وەکو هەلیکار چێ و ئێمە بانگەشەکانیشمان لە ڕاستیە بانگەشەی ئەوە نیە ینی باست لە پۆلێنکردنی دەنگدەر کرد دەنگدەرێکمانەیە ئەو سێ ئاراستەیە دەنگدەرێکمانەیە دەنگدەری تەنزیمیە یەکلایی بووەتەوە ئەم وەکو وتم حیزبەکەی خیانەتی گەورەش بکە هەر دەنگەیە بە حیزبەکەی دەنگدەرێکمانەیە ئەم دەنگدەرە دەنگدەرێکی عاتفیە دەنگدەرێکی سۆزداریە بەڕاستی یەکلایی نەبووەتەوە نازانێت دەنگ بکێ بە دەنگدەری تریشمانەیە ئەم دەنگە خۆی داناوە بۆ فرۆشتن خۆی هەڕاج کردووە ینی هەر کەسێ ئامادەیە بیکڕێ بیفرۆشێ کڕین و فرۆشتن چۆن بە قائیمەکانەوە ئەکرێت چۆن کڕین و فرۆشتن بە کاندیداکانەوە ئەکرێت کڕین و فرۆشتن بە قائیمە و بە قەوارەکانیشەوە ئەکرێت ئاوا کڕین و فرۆشتن بە دەنگەوە ئەکرێ و حیزبەکانیش بەڕاستی ئەو کەسانەی کە پارەدارن کە بزنسەکەن کڕیارێکی باشن بۆ ئەو طەبەقەی کە دەنگەکەی خۆی ئەفرۆشێت کاگاوڕێ کاریگەری بانگەشە لەسەر دەنگدەر تا چەند کاریگەری هەیە و ئەمە یانی ئەتوانم بڵم قسەکە بەم شێوازەکەم ئەمە پرسیارێک و بڕگەیەکی تریان ئەیبەستمەوە بۆ قسەی ئاسۆ کە بەڕێزان پۆلێنکردنی دەنگدەری کوردیان پۆلێن کرد بەو سێ بڕگەیە حەزەکەم تێڕوانینی بەڕێزیشتی لەسەر بزانم ئەگەر ئەو سێ بڕگەی ڕاستبی تر لە کۆتایە بۆچی بانگەشە بکرێت بەڵێ مەسەلەی بانگەشەی هەڵبژاردنەکە و کاریگەری لەسەر دەنگدەر مەسەلەی ئیشی ڕێژەیە
ئێمە هیچ ژمارەیەک داتایەکی ڕاستمان لە بەردەستانیە سنتەرێکی توێژینەوەی ورد بە شێوەیەکی زانستی توێژینەوەی کردوێ و پێمان بڵێ لەسەر ئەو بنەمایە بۆمان دەرکەوێت کە دەنگدەری ئێمە لە سەتاچەنی دەنگدەریشی مێژوویە یعنی پابندە بە حیزبەکەەوە پێشوەخت و دووبارەیە کاتەوە لە سەتاچەنیشی لە هەڵبژارنێ بۆ هەڵبژارنێکی تر ڕای خۆی ئەگۆڕێ بەڵام ئەنجامی ئەم هەڵبژارنانەی کراون لەم 10 ساڵی ڕابردوو دەنگەکان گۆڕاون واتە ڕێژەیەکی باش لە خەڵکمان هەیە کە دەنگی خۆی گۆڕیوە ینی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان 25 کورسی 24 کورسی دوای کورسیی هێنانی لە 90 دەنگەکانی لە دەساوە ئەو بەشە سۆزداریە دەنگی حیەکێتی گۆڕاوە دەنگی پارتی گۆڕاوە دەنگی یەگرتو کەمی کردووە لە هەندێک شوێن کۆمەڵ زیایی کردو کۆمەڵ کەمی کردو یەگرتو لە هەڵبژاردنیشتە زیایی کردووە ینی ڕێژەیەکێ بەڵام ئێمە ئێستا بەرچاومان ڕوو نییە بە دیاریکراوی بڵێن ئەو ڕێژەیە چەنە بۆیە ئێمەوە سەر مەسلەی کەمپینەکە حاڵی لاواز لە کەمپینی هەڵبژاردننی عێراق و کوردستان بۆیە هەمیشە باسی عێراقەکەم لە بەرۆی لەیەکە چێ لە کەمپینەکە زیاتر لە فەستیڤالێکە چێ شتی سۆزداری و ئاهەنگ و گۆرانی و شعر و شانامە یان تۆ دیقەت بە بچۆ سەیری بکە ئەوانەی کە ئێستا ئەیکەن و لە داهاتووشا دەرەکەوێ وێنەیەکی خۆی دانێ ژمارەکەی خۆی و چەند دروشمێک و پێ هەڵدان بەسەرکردی حیزبەکەی خۆی و گۆرانی و هەڵپڕشێکردن و دروشم و ئاڵاکەی ئەمە گەڕێتەوە بۆ هەیەشی سەرەکی وەکو پێشووتر وتم ئێمە بەرنامەی هەڵبژاردنمان نییە ئێستا تۆ تەماشای ئەمریکا بکە لە بینی دۆناڵد ترامپ و کامالا هاریس چی هەیە ئەو ئەمریکا گەورە و زلوزە بەلاحە 4-5 خاڵ بەرنامەی هەڵبژاردنەکەیانە ئەڵێ دیوارێک دروستەکەم لە بینی ئەمریکا و مەکسیک لە باربردنی مناڵ لەلایەن خانمانەوە قەدەغەیە هەلاراڵێن نا ئاساییە ینی خاڵەکانی نێوانیان زۆر ڕوونە تۆ کە دەنگ دەربیت یەکسەر تێگەیت پێویستی بەوە نییە لای ئێمە بەرنامەی هەڵبژاردن نییە هەر بۆیە کاندیدەکە لە جیاتی ئەوی باسی بەرنمەکەی خۆی بکە پەلاماری حیزبەکەی ترەیە هەر بۆیە لای ئێمە لە کاتی کەمپینی هەڵبژاردنە هەم حیزب و هەم کاندید بۆ ئەوەی بناسرەی چکە تۆ هیچ بەرنمەیەکرد نییە باشترین شت ئەوەیە باسی حیزبەکەی بەرامبەرێ بکەی طبعا لە وڵاتەکانی تریش حیزبەکان باسی ڕکابەرەکان هەر ئەکەن بەڵام وەکو ئەمەی کوردستان نییە بەم ڕێژە زۆرەکە ئێستا من گوێ لە حیزبی ئەلیف بگرم نازانم خۆی بەرنمەکەی چییە بەس ئەزانم کە باسی حیزبی باکە کە ئەچم گوێ لە حیزبی باگرم نازانم بەرنمەکەی ئەو چییە باسی حیزبی جی من بۆ ئەکا کە چی کردووە کاکە لە هەڵبژاردنە ئەبێت و باسی ئەو بکەی تۆ چی لە کەشکۆڵەکەت هەیە وەکو باسم کرد دادی وەرە پێمان بڵێ مەسەلەن ڕایە چییە لەسەر لە باربردنی مناڵ لە قانونی عێراقیا قەدەغەیە تۆ توێ بڵێیچی مەسەسا خەڵک لە وڵاوی کێشە نییە ناو کێشەیە ڕایە چییە لەسەرەوەی کە ئێستا خەرشێکی زۆری هاونیشتیمانی عێراقی هاتوون بۆ کوردستان و مڵک و ماڵەکردن بەپێی دەسوور ڕێگە پەیراوە لەسەر ئەم بابەتە چ بەرنمەیەکە هەیە هەم ڕەچاوی دەسوورکەی هەم ڕەچاوی گۆڕانکاری دموگرافی بکەی هیچ ڕایە چییە لەسەر دیاردەی فرەژنی کە ئێستا لە کوردستانە لەگەڵەوەی کە قەیرانی دارایی هەیە یان کە قەیرانی دارایی هەبێ خەڵک ژن نایانێ بەڵام دیاردەی فرەژنی دوژن و سێژن و چوارژن بۆ بە دیاردەی گاڵتەجاری ئەمە باسی جان بە شەرعیەکەی ناکەین بەڵام تۆ کاندیدێشی ئەمە کێشەی خێزانە ئەمە کێشەی کۆمەلگایە ئەمە کێشەی پەروەردەکردنە ئەمە ناوانەی چی بەرنامە چییە بۆ ئەو خەڵکانی کە خەڵکێکی زۆر سنگڵن لە کوور لە کچ ژنیان نێناوە شویان کرد بڕۆ ڕقم کۆبکەرەوانەی لە بینی 25 ساڵ بۆ 50 ساڵان فیئەیەک دروست بووە لە کوردستانە ژنی نێناوە شووی نەکردووە بە هۆکاری جۆرا و جۆر و ئەمە ڕێز لێ ژیراوە بەس کاگەڕێ من عەفوو ئەزانی کێشەی ئەوە لە چیایە ئێمە هێشتا نازانی کێ دەسەڵاتدارە و کێ ئۆپۆزیسیۆنە ئەغەزان بەڵام کێشەکە لەوایە کابرا وەزیرە بە ڕۆژ وەزیرە دەوامەکە لە حکوومەتی هەرێم و لە کابینەی حکوومەتە شەو لە سۆشیال میدیا ئۆپۆزیسیۆنە کاکە یەکێ لە کێشە گەورەکانی ئێمە کاکە من خەڵک هەیە کاکە هاوڕێ باشە مناڵەکەی لە مەکتەبی ئەهلی هایکۆست دەخوێنێ کەچی تەییدی خەڵکی سەرجادەیەکە بۆ بایکۆتی قوتابخانەکان و مناڵی قوتابخانە حکومیەکان ئەم جۆرە ئیزدیواجیەتە ئەم جۆرە دوالیزمە وای کردووە ئەبێ ئەم هەڵبژاردنە نوقتە بخاتە سەر دێڕ پەنجە بخاتە سەر برینەکە کێ ئۆپۆزیسیۆنە کێ دەسەڵاتدارە بەمە ئەتوانین ئێمە کۆمەڵێک پرۆژە و بەرنامەی جوان بۆ ئایندەی ئەم وڵاتە پێشکەشکەین ئەم وڵاتە بخینە سەر بنەمایەک کە ئاراستەکەی دیاری کراو بێ ناسنامەکەی دیاری کراو بێ لایحەکەی دیاری کراو بێ
حکوومەتێکی دیموکراتی لیبرالی کاگاسۆ ئێمە باسی چی ماکەوتمان کە بەرنامەی هەڵبژاردن نەبوو دەبان کە تۆ بەرنامەی هەڵبژاردنت هەبوو زۆر خۆت کۆ ئۆکەیتەوە بۆ ئەوی بەرنمەکەی خۆت بخەیتە ڕوو کە بەرنمەکەی خۆت ئەخەیتە ڕوو هەموو هێز و توانای خۆت بەرەو بەرنمەکەتە وای بێ بەرنمەکەت واقعی بێ خاڵپراوی نەبێ سەمەنەوەی باسم کردوتمەوەی کرێکار بۆ کوردستان ممکنەوە ئەکرێ بەڵام ێستا من ناتوانم بڵێم ئەگەر من بەرنامەمدا ناوە ڕێژەی موچە لە 115 زیاکەم ئێسێمە موچەمان پێ نایرێ لە 115 ئەو پارەیە لە شوێنم من ناتوانم بڵێم وڵا ئۆتۆبانی گەورە دروستەکەم بە بڕی 11 میلیارد دلار پێم نییە بەڵام ئەتوانم بڵێم یاسای کۆمپانیاکان ئەگۆڕم ئێستا ڕێگوازانێت کۆمپانیا بەس پەیوەندی بە دەوڵەمە منەوەیە کۆمپانیا فەقیریشی تیاکە کرێکاریشی تیاکە مۆندیس یعلامی قانونی شەریکاتی کوردستان و عێراق قانونیشی دواکەوتووە تۆ تەعیناتن نییە باشە خەڵکی ژەڵی بڕۆ بۆ شەریکار ئێستا هەر تۆ دەوڵەمەنیش بە بڕۆ شەریکەیەک تەسیس کە دووسێ مانگی ئێوە بەس بە بیرۆقراتی هەر دروستیکەی نەک بڵێ شێوازی کارکردنی شەریکات و شەریکاتی موساهەمە زۆرشکێنمە و کۆتایی پێن هەر لە چوارچەوەی بەرنامەی هەڵبژاردنە زۆر باش ئێمە هەمومان ڕۆژانە بینین کە خەڵک ئۆتۆمبیلەکەی داعمەکە بۆ یەکتریدا بە زنیایە کە کوژنیا لە یەک هەڵەیەنیا سڵحەکەنەوە نیە و ئەشبینی نەوانی ئۆتۆمبیلی بار هەڵگرن جاری وایە خۆشیان تیاچن و سەریشان تیاچێ جاری واشە خەڵک لە ناوەڕاستی جادەکە ڕاوەستا وەکو هەستێکی مرۆڤایەتی پیتاکەوە کاتەوە ئەوە سۆشال میدیاوانی زۆرە کاکە وڵاتە فەقیرەکانی دراوسێمان نەک وڵاتە دەوڵەمەنەکان شتێکە نای ئینشۆرانسە لە کوردستان قانونێ دەرەکەم قانونی سندوقی پشتیوانی تەمینی ئۆتۆمۆبیل تۆ ئۆتۆمبیلێکت پێ بۆ نییە لێ بخۆڕی کام کەسی فەقیرە ئۆتۆمبیلەکەی بای دەفتەرەکە بای 2 دەفتەرە بای 3 دەفتەرە کە ئۆتۆمبیلێکە کڕیەوە بە دەفتەرێک زەحمەت نەبێ وەرە ساڵانە 500 دلاریش بە زۆری زۆرداری ئەی خەمە سنووقێکەوە کە ڕووداوە کرد ئیتر لە یەکتری ناین شەریکەی تەمینە ئەگە خوانە خواسە بووی بە قوربانی پارێکی شێن بە کەسوکارەکە ئەمە بەرنامەی هەڵبژاردن لەبەرەوەی کە هەموو سندوقەکانی تر کە پارەیتیا بووە خاڵی کراوەتەوە بزانم بەڵام ئەمە یەک دووەم ئوستاز دوو شتەیە بەڵێنی ناڕاست بانگەشەی وەهمی لە کۆی هەڵبژاردنەکانی پێشوە ئەمەندە بەڵێنی ناڕاست و بانگەشەی وەهمی کراوە دەنگدەری کورد لە ئێستادا باوەڕی هیچ ئەجێندایەکی حیزبی سیاسی نەماوە لە هەرێمی کوردستان کاگاس بۆ من تەنانەت یعنی هەڵبژاردنە ژوایە بینی کاکە من لەم ڕۆژانە لە ناوچەکانی هەورامان و پێنجۆن بووم چەند جوتیارێکم بینی وتم ئێوە گلەیتان هەیە لە هاوردەکردنی بەروبوومی دەرەوە بۆ هەرێمی کوردستان وتیان بەڵێ وتم ئەگەر کاندیدێک پرۆژەیەکیە بێ بڵێ من ئەمە پرۆژەکەی منە نایەڵم هیچ بەروبوومێکی دەرەوە بێتە ناو هەرێم بۆی زیان بە بەروبوومی ناوخۆی نەگەێنێ وتی بەڵێ دەنگی ئێمێ بەس کاگاسۆ زەمان چییە ئەو بەڵێنە باش جێبەجێ بکە ڕاستوە گەڕێ کاکە ئاسۆ بۆ ئەم هەڵبژاردنەوە بۆ پرۆژەی ئۆپۆزیسیۆنی ئێستا و لیستە جیاوازەکان هەر هەمان ئایدیاتەیە هەر پێت وایە هیچ ئومێدێک نییە یا شتی تازە تێ لەسەری من قسەی خۆم بکەم من دڵنیام ئەم هەڵبژاردنەش یەکێتی و پارتی 50 زائید یەکی خۆیان تەواوەکەن و حکوومەتیش پێکەیەنن و ئومێدەوارم ئەم جارە حکوومەت بنکە فراوان نەبێ بۆ ئەوەی یەکلایی بێتەوە چێ دەسەڵاتدارە بە فعلی چێ مشاریکە بە فعلی هاوبەشە و چێش لە دەرەوەی حەلەبەی حکوومەت و ئۆپۆزیسیۆنە بەڵامە بوایە ئۆپۆزیسیۆن لە بری ئەوەی خەریکی یەکتری شکاندن و ئێسک شکاندنی یەکترن بە یەک کاریزماوە بە یەک بەرەوە بەشداریان بکردایە لە هەڵبژاردنە سوور ئەزانم کاکە 50 زائیدیەکیان پێ تەواو ناکرێت لە ئێستا بەڵام ئەیانتوانی بە یەک بەرە بە یەک ڕوئیە بە یەک ئەجێندا من ئێستا نازانم یعنی ئۆپۆزیسیۆن چەند باڵە چەند سەرکردەیە چەند ئەجێندایە و هەر یەکیشیان شیعارەکانیان سیر کە شیعاری یعنی ڕیاکشنە ڕەتفعلێکی زۆر مەترسیدارە بەرامبەر بە هەرێمی کوردستان و هەندێک لە کاندیداکانشیان بەڕاستی کاندیدێکن لە ئاستی ئەوانین کە باسی ڕیفۆرم و گۆڕانکاری و ئیسلاحی ڕیشەیی بکەن وەک پێشتر کە لە چەندین بەرنامە خۆیان باسییان کردووە لەبەرەوە بۆ ئۆپۆزیسیۆن دوو جار کارە ساتە جارێک لەبەرەوەی کە یەک و یەکگرتوونین و جارێکیش ناتوانن بەربگرن بەو واقعە داسەپاوەی کە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە دروستیان کردووە و واقعێکیشە واقعی سەربازیە واقعی ئەمنیە واقعێکی ئابووریە کە بەڕاستی سوڵتەیان لە دەسایە و بە ئاسانیش ناتوانن
زۆر سپاس کاگاسۆ کاگاوڕێ لە کۆچایە وڵام من هەر ئەو سەرنجەم هەیە ئەم هەڵبژاردە هەندێشتی دیارە پێشبینی کراوە و هەموو هەڵبژاردنێکیش ڕێژەیەشی کەم لە شتی کوتوپڕەوەی پێڵێن مفاجی ڕەنگە ڕووبا ئەوەی من پێشبینیەکەم هیچ حزبێک 50 زایدنیەک ناهێنێ و هەرەمە شەوای کردووە کە لە کوردستانە ئەو شتە دروست نەبێت کە زۆرینەیەک حکومکا و ئەوانی تر بڕۆنە ئۆپۆزیسیۆن لە ناچاریە ئەبێ لەگەڵ چەند حزبێکی ترە هاوپەیمانێتی بکە و حکوومەتێکی ئیتلافی دروست بکە بە ناچاری نەک بڵێ بە دڵخوازی بە تایبەتی ئەم قانونەی هەڵبژاردنی کوردستان کە ڕێژەی نوێنەرایەتیە ئەوەنەی تر ئەو بابەتەی قوڵ کردوێتەوە کە هیچ حزبێک 50 زایدنیەکی پێ نەهێنرێ ناچار بێ بۆ ئەوەی 50 زایدنیەک بڕۆ هاوپەیمانێتی تحالوف کە لە دوای دەنگان بەرەو حکوومەتی ئیتلافی بڕۆ ئێستا لە کەنەدا قانونی کەنەدی لەسەر بنەمای 50 زایدنیەک نییە طبعا ئەمە شێشەیەشی قانونیە چکە ئێمە دەسوورمانە لە کوردستان ئەڵێ چه حیزبێ زۆرینەی هێنا ئەتۆ زۆرینەیە با لە 120 بیت یعنی کەس لە 120 زیاتری نێناوە حیزبی ئەلیفەوەی هێناوە ببوورە من دوا ئەخرێ لەبەرەوەی بەسم چییە؟ بەسم ئەو قسەی جەنابەت کە جەماعەتێک حکوومەت پێک بێن و جەماعەتێک ببن بە ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی کەەوە چاودێری بکەین و باسی ئەو تێکەڵاویەت کرد کە لە بینی حکوومەت و ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دروست بووە هەم ئۆپۆزیسیۆنە هەم حکوومەتە شتەکان تێکەڵ بوون من پێم وایە ئەم سیناریۆی دووبارە بێتەوە بەهۆی قانونەکە جارێکی تر حکوومەتی ئیتلافی دروستە بێتەوە بەڵام بە ئاستەنگا تێپەڕێ لەبەرەوەی کە وا پێچێکە ئەم جارە قانونەکە و ئەو گۆڕانکاریانی کە کراوە بەشداری قاوارەکان لە مناسبی سیادی ئەڵێم سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم جارە بە تایبەتی ئەوەی کە ئاماژەکانی بینێ لیسی یەکێتی چانسی ئەوەی هەیە کە هیچێک لەو مەسەبە سیادیانە جگە لە سەرۆکی پەرلەمان بەسم سەرۆکی حکوومەت یا سەرۆکی هەرێم پێم وایە ئەم جارە بە یەکێتی بەبێ ئەو دوانە باوەڕ ناکەم پێشبینیەکەی ئەنجامەکان زوو قبول بکرێەوە حکوومەت زوو پێ ئەنجامەکان ئەم جارە زوو ڕاگەیەنرێ لەبەر یەک کۆکاری زۆر ئاسان بە خۆشحاڵیەوە کۆمیسیۆنی عێراق بەهۆی سیستەمی جیازی ئامێری خێراکردن کە پێڕێن پیکۆس و بەهۆی ئەوەی ئەنجامەکان لە ڕێگەی ئەنتەرانێتەوە گوازرێتەوە بۆ ناوەندی داخڵکردن لە هەڵبژاردننی فیدراالیا بینیمان لە 24 ساعات لە 196یان ڕاگەیان هەندێکی نەکرێ ئەم جارەکە باوەڕ ناکە زەمانی نییە کاکە ئەویش سیستەمێکی ئەم ئەوەی کە هەیە پێم وایە ئەم جارە ئابدەیتەکان پێشکەوتوتریشە من باسی لایانی هونەریەکەم لایانی سیاسی ناڵێم چکە جاران هۆکاری هوەری هەبوو جگە لە هۆکاری سیاسی یارمەتی نائایی کە تۆ بتانی لە ڕۆژێک و دوو ڕۆژ و هەفتەیەک ئەنجام بڕی ئەم جارە ئەتوانم بڵێم لە دوای 24 کاتژمێر لە 196 دەنگەکان کە ڕێژەیەشی زۆر بەرزە ئەنجامەکان دەرەکەوێت بەڵام ئەوەی کە پەیوەندی هەیە بە قوبوڵکردن و قوبوڵ نەکردنی ئەنجامەکان من پێم وایە ئەوە هەڵوێستێکی سیاسیە بەس ئەوەی کە ئەیبینم بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە کراوە 111 بۆ بە 100 کورسی و 100 کورسیەکە پێنجی لێ ڕۆیشتۆ بۆ برایانی پێکاتەکانی تر 95 ماوەتەوە کە بە هەر ژمارەیەک پێشبینیەکەیت و لێکی ئەیتەوە باری دروستکردنی حکوومەتێکی هاوپەیمانی سەخت کردووە کە سەختی کردووە یعنی ینی ئاشکرایە کە یەکێتی و پارتی حکوومەت پێکەهێنن ینی ئەمە ڕوونە جا ئەوانی تر ئەچنە ناوی یا ناچن ئەوانە ئەتوان بڵێم تەرەفی سێمە بن لە مەسەلەکە تەرەفی ئەساسی یەکێتی و پارتیە و ئەوەی کە وەکو مفاجئەیەک منەی بینم ئەوەیە کە یەکێتی ماوەیش و درودرێژە مەناسبی سیادی وەرنەگرتووە یا سەرۆکی پەرلەمانی لا بۆ سەرۆکی حکوومەتی دەمێکە لە لانەماوە سەرۆکی هەرێمی دەمێکە لە لانەماوە ئەوەی کە من پێم وایە لەم هەڵبژاردنە بۆ گۆڕانکاریەک پێشبینی ئەکرێ ڕووباوەیە کە ئەم جارە ڕقەمەکانی گۆڕانکاریەکان واکە کە ئەم جارەیەکێتی یا سەرۆکی هەرێم یا 2 ساڵ بە 2 ساڵ یعنی سیناۆ زۆر ئەو کاتە باسەرۆگایەتی کۆماریش لە بەغا بدرێ بە ئەوەش یعنی یەکێکی ترێ لە مناقەشەکان من مەبەستم ئەوەیە کە بڵێم ئەو شێوەیە کە ئێستا برایانی پارتی دامەزراوەی سەرۆکی هەرێم و دامەزراوەی سەرۆکی حکوومەت ئەوە چەنەوە بزانام دووسێ خول لە هەر بە بەردەوامی لەلایەنە پێم وایە ئەم جارە ئەوە گۆڕێ لە بەرەوەی کە قانونەکە زۆر یارمەتی ئەو گۆڕانکاریەوە باش کاگاسۆ کۆتا سەرنجت چونکە ماوەی وەڵام من ئومێدەوارم بانگەشەیەکی ئارام بکرێ ئەم ساڵ دەنگدەر چاواشە نەکرێت بۆ ئەوەی لە ڕاستیە دەنگدەر بزانێت دەنگ بە چ کاندیدێکی دڵخوازی خۆی ئەیات و ئەوەندە کڕین و فرۆشتن بە تاکی دەنگدەرەوە نەکرێ و یاری بە عاتیفە و سایکۆلۆژیای خەڵک نەکرێ
و شەقامەکان ئەوەندە پیس نەکرێت لە ڕاستیە ژینگەی ئێمە خۆی ژینگەیەشی لەبار نییە لە ڕاستیە تۆش بیت ئەوە نەیتر بە پۆستەر و بە هەڵواسینی فلێکس و بەمانە ئەوەندەی تر ناشرینی کەی چونکە دوجار یەک دروشمی ڕاستگۆیانە لە بەرامبەر 1000 پۆستەری درۆزنانە ئەوەستێتەوە بانگەشەیەکی ئارام بۆ کاندید ژینگەی شارەکە ئەوە لە هەموو شتێک گرنگترە و بەڕاستی گرنگ ئەوە نییە تۆ چەندێک پۆستەر بڵاوەکەیتەوە و چەند تەلەفۆن بۆ خەڵکەکەیت و چەند دۆر تو دۆر دەرگا بە دەرگا ئەڕۆی تەقە لە دەرگای خەڵکی چەند خزمەتەکەی چەند ڕازگۆی لەگەڵ بەڵێنەکانی خۆتا کە پێش دەنگدان یاوتە بە ماڵە شەهیدەکان و ماڵە هەژارەکان و ئەو خەڵکانی کە چاوەڕێی ڕوئیا و بیر و بۆچوون و بەڵێنەکانی تۆ زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ بەخێر بێن دووبارە خۆشحاڵ بووین بینەرانی عزیز بەم جۆراتینا کۆچایی بەرنامەی مێزی هەڵبژاردن ئەم جارە تا بەرنمەیەکی تر و میوانگەلێکی ئازیزی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ